هەوڵی بەشێکی زۆر لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان بە ئامانجی کارەکردنەوەی پەرلەمان بەردەوامە. لە نوێترین هەوڵیشدا زیاتر لە 56 پەرلەمانتار یادداشتێکیان ئامادە کردووە داوا لە سەرۆکی پەرلەمان دەکەن وادەیەک بۆ دانیشتنی پەرلەمان دیاری بکات. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت دەستەی سەرۆکایەتی پەرلەمان چاوەڕوانی کۆبنەوەی سەرۆکی فراکسیۆنەکان و لایەنە سیاسیەکانە بۆ ئەوەی بزانێت دەرەنجامەکەی بەکوێ دەگات. اینجا وادەیەک بۆ دانیشتنی پەرلەمان دیاری دەکەن. قانونی تاو بووە بەڵام بۆیە زۆر تەکی لەسەر ڕێژەکە ناکەین لەبەرەوەی لە ئێستاشە لە هەوڵین لەگەڵەوەی فراکسیۆنەکانی کێش بێنەوەی کەواژۆی خۆیان بکەن و ئەو واژوانە بچێت لەسەر چکە بەڕاستیمە هەوڵێکی پەرلەمانتارانەیە بۆ کارکردن لەسەر پێشکەشکردنی ئەو یادداشتە و کارکردن بۆ کاراکردنەوەی پەرلەمان سەبار بۆی کە سەرۆکایەتی پەرلەمان چاوەڕی ئەو دانیشتنی سەرۆک فراکسیۆنەکانە بۆی کە حیزب و لایەنە سیاسیەکان جارێکی کە خەتاباری نەگەێنەوە سەر پەرلەمانی کوردستان بڵێن ئەو دانوستانانێک کە ئەگاتە بنبەست پەیوەندیدارە بە پەرلەمانی کوردستان و بە کێشەکانی پەرلەمانی کوردستانەوە بۆی لە ئێستا دەستی سەرۆکایەتی لە هەوڵی ئەویان جگە لە کۆبوونەوەی سەرۆک فراکسیۆنەکان چاوەڕێ ئەو کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی شەکەن. 21 مانجی نۆی ئەمساڵ لە بانگەوازێکدا 87 پەرلەمانتاری خولی ئێستا و پێشووی پەرلەمانی کوردستان داوایان کرد وەکو ڕێگایەک بۆ کردنەوەی دەرگا بەڕووی چارەسەردا لە نزیکترین کاتدا پەرلەمانی کوردستان دانیشتنی ئاسایی خۆی ئەنجام بدات بەڵام ئەو هەوڵا بێ ئەنجام بوو. دیاریش نییە ئاخۆ هەوڵی ئەو 56 پەرلەمانتارش بێ ئەنجام دەبێت یاخود نا. فراکسیۆنی پارتیش پێی وایە هەموو هەوڵێکی پەرلەمانتاران بۆ کارەکردنەوەی پەرلەمان بێ ئەنجام دەبێت ئەگەر ڕێکەوتنی سیاسی لایەنەکانی لەگەڵ نەبێت. کۆبنەوەی پەرلەمان ئەگە تەوافقی سیاسی لەسەر نەکرێت هیچ بەرهەمێکی نابێتن و پێویست بۆی دەکات کە پەرلەمانی کوردستان پاش ئەوەی تەوافقی سیاسی دروست بوو پاش ئەوەی یاخود ڕێکەوتنی سیاسی لایەنە سیاسیەکان لەسەرکرا پەرلەمانی کوردستان لە ماوەی 48 ساعتی دەتوانی دەست بە ئیشکارەکانی خۆی بکەوە بەبێ ئەوەی هیچ کێشێکی لەبەردەمدا هەبێتن. هەر یەکە لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و بستنەوەی ئیسلامیش ئامادەی خۆیان دەردەبڕن بۆ بەشداریکردن لە دانیشتنی پەرلەمانی کوردستان کە لە هەر شوێنێک ئەنجام بدرێت. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو شاو لە ئێستاشا ڕامان گەیانۆکە لەگەڵ ئەوەین کە کۆبوونەوەی پەرلەمان بکرێت و پەرلەمان دەست بەکارەکانی بکاتەوە و ئامادەیشین لە هەر شوێنێک پەرلەمان کۆبوونەوە دابنرێ. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەشداری تیاکەین و ئێمە هەمیشە لەگەڵەوە بووین لەگەڵ کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستانی لەگەڵ کاراکردنەوەین لەگەڵ ئەوەین حکوومەت دۆخی ئاسایی بێتەوە بەزەی بە خەڵکدا بهێنرێتەوە پاشەکە و دەستکاری بکرێت وچی فەرمانبەران بدرێت کێشەکانی مامۆستایان چارەسەر بکرێت. زیاتر لە ساڵێکە پەرلەمانی کوردستان لەلایەن پارتی پەخراوە بۆهۆی کێشەی نێوان لایەنەکان لەسەر پرسی سەرۆکاتی. لەو کاتەوە چەندین هەوڵی ناوخۆی و دەرەکی درا بۆ کارەکردنەوەی پەرلەمان بەڵام سەرجەم هەوڵەکان بێ ئەنجام بوون. لە ئێستاشدا هەریەکە لە فراکسیۆنی یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و یەگرتو و بستنەوە هەوڵەکانیان بە ئاڕاستەی کارەکردنەوەی دەست پێ کردوێتەوە. ئەمەش لە کاتێکدا پارتی لە دوای پەیامەکەی بارزانی کە لە 20 تشرینی دووەم بڵاوی کردەوە دەستی بە کۆبنەوەکان کردوتەوە لەگەڵ لایەنە سیاسەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان بە تایبەتی کارەکردنەوەی پەرلەمان بەڵام تا ئێستا هیچ میکانیزمێک بۆ کارەکردنەوەی دیاری نەکراوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.